ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی جومعە سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێکتان بۆ خوێن. هۆشداری بەندکراوانی زیندانی قەرچەک لە سەردۆخی تەندروستی پەخشان عەزیزی، گوشاری ئیدارەی ئیتلاعات بۆ سەر بنەماڵەی چالاکێکی سیاسی لە ئیلام، برینداربوونی سێ کەس بەهۆی تەقینەوەی گاز لە ئاوای تەرکەشی پیرانشار، سەپاندنی سزای زیندان بەسەر عەلی تەحماسپی لە دێولان، ناردنی یارمەتی مرۆیی لە ڕۆژئاوای کوردستانەوە بۆ دروزەکانی سوەیدا، کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی پاکچوب لە شوور و هەبوونی سەدان هەزار کەمەندامی بێمەسکەن لە ئێران. هۆشداری بەندکراوانی زیندانی قەرچەک لە سەردۆخی تەندروستی پەخشان عەزیزی، کۆمەڵێک لە بەندکراوانی زیندانی قەرچەکی وەرامین لەوانە سایە سەیداڵ لە نامەیەکدا سەبارەت بە چڕبوونەوەی گوشارەکان بۆ سەر پەخشان عەزیزی و دروستبوونی مەترسی لەسەر گیانی ئەو بەندکراوە کووردە هۆشداریاندا. لەو نامەیەدا هاتووە پەخشان عەزیزی لە ماوەی 6 مانگی ڕابردوودا کەوتۆتە بەر هێرشی سیستەماتیکی دەرونی و جەستەی وەزارەتی ئیتلاعات. پەخشان لە پەتی سێدارە نزیک بۆتەوە و ئەشکەنجەکانی وەزارەتی ئیتلاعات دۆخێکی ناڕوونی بۆ ئەو بەندکراوە سیاسیە ساز کردووە. چیتر کاتی بیرکردنەوە و بێدەنگبوون نییە، ئەبێ ڕێگە لە ڕوودانی کارەساتێکی مرۆیی بکرێت. گوشاری ئیدارەی ئیتلاعات بۆ سەر بنەماڵەی چالاکێکی سیاسی لە ئیلام لە درێژەی سیاسەتە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی، بنەماڵەی عەلی تەمەری چالاکی سیاسی خەڵکی ئیلام کە دانیشتووی دەرەوەی وڵاتە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانگێشت و هەڕەشەیان لێکراوە. ڕۆژی چوارشەمەی ئیدارەی ئیتلاعاتی شارستانی بەدرا دایک و باوک و خوشکی عەلی تەمەری بانگ کردووە و هەڕەشەی توندی لێکردوون. مامورانی کۆماری ئیسلامی بە بنەماڵەی ئەو چالاکە سیاسیان وتووە کە ئەگەر کۆتایی بە چالاکیەکانی نەهێنێت لەلایەن سەربازانی بێناونیشانی ئیمام زەمانەوە تیرۆر دەکرێت. بە دوای هەڕەشەکانی ئیدارەی ئیتلاعات دایک و باوکی بە ساڵەکی ئەو چالاکە سیاسیە لە هۆش خۆیان چوون و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. گواستنەوەی منداڵی تەمەن 3 ساڵی حسان غەزایی بۆ نەخۆشخانە. بە پێڕاپۆرتی دادبان منداڵی تەمەن 3 ساڵی حسان غەزایی کە لە کاتی دەست بەسەرکردنی باوکیدا هێزە ئەمنیەتیەکان چەکیان لەسەر سەری ڕاگرتە بوو، تووشی شۆکی سەخت بوو و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. وێڕای تێپەڕبوونی 3 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکردنی حسان غەزایی، برای هەمیشە زیندوو عێرفان غەزایی لە گیان بەختکردوانی شۆڕشی ژینا و هاوژینەکەشی بە ناوی نێدا کارگەر لەلایەن وەزارەتی ئیتلاعاتەوە. هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لەبەردەستدانیە و مامورانی ڕژێم لە کاتی دەست بەسەرکردنی و دوو هاوڵاتیەش تند و تیژیان واندووە و بە مەبەستی زەوتکردنی مۆبایلی هەموو ئەندامانی بنەماڵەکە چاکیان لەسەر منداڵە تەمەن 3 ساڵەکەیان داناوە و ئێستا ئەو منداڵەش تووشی شۆک بووە و دۆخی دەرونی ناجێگیرە. برینداربوونی 3 کەس بەهۆی تەقینەوەی گاز لە ئاوایی تەرکەشی پیرانشار. ڕۆژی پێنجشەمە 26 پوشپەڕ بەهۆی دزەکردنی گاز تەقینەوە لە خانووی بنەماڵەیەکی خەڵکی گوندی تەرکەش لە پیرانشار ڕوویداوە و 3 ئەندامیە و خێزانە بە سەختی بریندار بوو. بە وتەی ئیبراهیم عەزیز نەژاد سەرۆکی ئۆژانسی پیرانشار، 3 ئەندامی خێزانێک لەوانە دایک و باوک و منداڵێک بەهۆی سووتانی جەستە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. ئەو بەرپرسە حکوومەتیە سەبارەت بە بەکارهێنانی گاز هۆشداری بە هاوڵاتیان داوە و داوای کرد ڕێنماییەکان لەبەرچاو بگرن. سەپاندنی سزای زیندان بەسەر عەلی تەحماسپی لە دێولان. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی دێولان بە ناوی عەلی تەحماسپی تەمەن 42 ساڵ لەلایەن دادگای ئەو شارە بە 2 ساڵ زیندانی تاعلیقی و 3 مانگ و 1 ڕۆژ زیندانی تازیری مەحکوم کراوە. مانگی ڕێبەندانی ساڵی 1403 عەلی تەحماسپی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و دواتر بە دانانی وەسیقەی 700 ملیۆن تمەنی لە زیندان ئازاد کرا. ناوبراو لەلایەن لقی 102 دادگای تاوانەکانی ژمارە 2 دێولان بە تۆمەتی بڵاوکردنەوەی پڕوپاگەندە دژبە نیزام بە 2 ساڵ زیندانی تاعلیقی و 3 مانگ و 1 ڕۆژ زیندانی تازیری مەحکوم کراوە.
ناردنی یارمەتی مرۆیی لە ڕۆژاوای کوردستانەوە بۆ دروزەکانی سوەیدا بە دوای بانگەوازی دروزەکانی سوەیدا بۆ کردنەوەی ڕێڕەوی مرۆیی بۆ خەڵکی مەدەنیە و پارێزگایە خۆ بەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان بەدەمە و بانگەوازەوە چوو و یارمەتی مرۆیی هەناردنی دانیشتوانی ئەو پارێزگایە کرد. شەوی ڕابردوو کە هێزەکانی حکومەتی سووریا لە پارێزگای سوەیدا پاشەکشیان کردووە کۆمەڵکوژیەکی بێوێنەیان بە دوای خۆیاندا بەجێهێشتووە. بە پێوەی دوایانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا بڵاوکراونەتەوە. سەدان کەسی مەدەنی لەلایەن تیرۆریستانی ئەحمەد شەرعەوە کۆمەڵکوژ کراون و هێزەکانی بەرگری شارستانی سوەیدا ماوەی 8 ساعتە تەمی کوژاوەکانی سەر شەقام کۆ دەکەنەوە، بەڵام هێشتا کۆتایی نهاتووە. هەندێک لە ژنان و منداڵان سەر بردراون و دیمەنێکی ناخەژێن لە شەقام و کۆڵانەکانی سوەیدا دەبینرێت. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی پاکچوب لە شوش ڕۆژی پێنجشەمە 26 پوشپەڕ هەزاران کرێکاری بیلا تەکلیفی کارخانەی پاکچوبی شوش دژبەنەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە بە پێی زانیاریەکان بەڕێوەبەرانی کارخانەی پاکچوب بەهۆی بڕانی کارەبا کارخانەکەیان داخستووە و هەزار کرێکاریە و ناوەندە لە بیلا تەکلیفی ماونەتەوە. هەروەها کرێکاران بەهۆی نەدانی داخوازی تووشی کێشەی معیشەتی بوون و هیچ بەرپرسێکی وستان لە خوزستان وەڵامی داواکاریەکانیان ناداتەوە. ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی مخابرات لە تاران ئەنجومەنی سەنفی مخابراتی تاران ڕۆژی پێنجشەمە 26 پوشپەڕ لە ئازنەدانی حەقی بیمەی کرێکارانی ئەو شرکەتە ناڕەزایەتی دەربڕی. ئەنجومەنی سەنفی مخابراتی تاران ڕایگەیاند بەڕێوەبەرانی شرکەت هێشتا حەقی بیمەی مانگەکانی گوڵان و جۆزەردانی کرێکارانی پەرداخت نەکردووە و بەشێک لە کرێکاران کە نزیک لە خانشینی بوونەتەوە نیگەرانی پاداشت و حەقدەستی کۆتایی خزمەتیانن. کرێکارانیش دەڵێن ئەگەر حەقی بیمەکانیان بە تەواوی پەرداخت نەکرێ 5 ملیۆن تمەن کەمتر لە خانشینکراوانی دیکە حەقدەست وەردەگرن. سکاڵای بنەماڵەی توشبوانی نەخۆشی پەروانەی لە بنیادی نەخۆشیە تایبەتەکان. بنەماڵەی توشبوانی نەخۆشی پەروانەی سکاڵیان لە دژی بەڕێوەبەرانی بنیادی نەخۆشیە تایبەتەکان تۆمار کردووە و خوازیاری دابینکردنی خزمەت گوزاری بۆ ڕۆڵەکانیان بوون. بەوتەی بنەماڵی توشبوان بەڕێوەبەرانی بنیادی نەخۆشیە تایبەتەکان بودجەی پێویستیان بۆ دابینکردنی خزمەت گوزاری بۆ توشبوانی نەخۆشی پەروانەی وەرگرتووە، بەڵام پارەکەیان دزیوە و هیچ بایەخێک بە کێشە و گرفتی بنەماڵەکان یان بنەماڵی توشبووەکان نادەن. دەست بەسەرکردنی دوو شارومەندی بەلووج لە مەهرستان ڕۆژەی چوارشەممە 25 پوشپەڕ دوو چالاکی مەدەنی بەلووج بەناوەکانی سعید ڕائیسی و محسن ڕائیسی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتی حاڵوەش محسن و سعید ڕائیسی مامۆستای زمانی بەلوچین و ڕۆژی چوارشەمە لە هێرشی هێزەکانی وەزارەتی ئیتلاعات بۆ سەرماڵەکانیان لە شارستانی مەهرستان دەست بەسەر کراون و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لەبەردەستدانیە. هەبوونی 145,000 کەمەندامی بێمەسکان لە ئێران. بە پێی ئامارە فەرمیەکان 145,000 کەم ئەندامی ئێرانی لە مافی مەسکەن بێبەشن و لە دۆخێکی سەختدا دەژین. بەوتەی بەپرسانی ڕێکخراوی بەهزیستی ئێران ساڵانە 67,000 شارومەند بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ کەمەندام دەبن. هەروەها 58 ملیۆن لە کۆیگەشتی جەمعیەتی ئێران تاقیکردنەوە بۆ چاوەکانیان ئەنجام درراوە و ڕێژەی توشبوونی خەڵکی ئێران بە تەمبەڵی چاو 1.5% تۆمار کراوە. سەید جەواد حسێنی ڕایگەیاند بودجەی کەمەندامان لە سەردەمی دەوڵەتی ڕئیسی کەم کراوەتەوە و ئەو بابەتە کێشەی بۆ کەم ئەندامان دروست کردووە. لە سێدارەدانی 4 بەندکراو لە چەند زیندانی ئێران لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەدامی 4 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی کەرەج، هەمەدان، ڕەشت و خۆڕەماباد جێبەجێ کراوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران دوو بەندکراو بەناوەکانی عەباس زارع و عەلی میرزایی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی کەرەج و هەمەدان لە سێدارە دراون. هەروەها دوو بەندکراوی دیکە بەناوەکانی پەیمان ئەفشار و مۆسەیب سەگوەند
بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانی ڕەشت و خورەم ئاباد ئێعدام کراون. دوایین هەواڵیشمان سەبارەتە بە گیان لە دەستانی 63 کەس بەهۆی ئاگرکەوتنەوە لە ساختمانێکی تیجاری لە عێراق. ڕۆژی پێنجشەممە 26 پوشپڕ ئاگر لە بینایەکی تیجاری لە شاری کوتی عێراق کەوتەوە و بەو هۆیەوە 63 کەس گیانی لەدەستدا. بە وتەی سەرۆکی ئاگرکوژێنەوەی عێراق لە ئاکامی ئەو ڕووداوە ناخەژێنەدا 63 کەس گیانیان لەدەستداوە و 40 کەسیش بریندار بوون کە دۆخی تەندروستی بەشێکیان ناجێگیرە. هەروەها دەوڵەتی عێراق بۆ ماوەی 3 ڕۆژ ماتەمینی گشتی ڕاگەیاندووە و لێکۆڵینەوەکان لە چۆنێتی ئەو ڕووداوە دەستی پێکردووە. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایتان.